بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک با خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان کەناڵی پێیام دوانگەی خەڵکی هەیە مینبەرێکە بۆ دواندنی ئێوەی ئازیز و خۆشەویست. لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی دوانگە لەم مینبەرەوە بۆی کە ئێوە گفتوگۆ لەسەر ڕوودا و پێشاتەکانی ڕۆژ بکەن دەتوانن قسە لەسەر بابەتی فلتەرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەن. پرسیارەکەی ئێمە ئەوەیەک ئایا فلتەرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن دەستگا حکومیەکانەوە قەیرانەکان چارەسەر دەکات لە عێراقدا لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ناوەڕاست و باشووری عێراق وەکو ئاگامان لێبوو کە بابەتی فلتەرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت فەیسبوک و فلتەرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکە ئینستاگرام و ئەم بابەتانی دیکە بۆ جێگەی باسی میدیا عێراقیەکان بە هەرێمی کوردستانیشەوە و ئەم بابەتە لەلایەن دەستگای گەیاندنی عێراقیەوە بە فلتەرێکدا تێدەپەڕین بۆەوەی کە هاوڵاتیان بتوانن ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکار بهێنن. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئایا فلتەرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان کێشەکان لە عێراقدا چارەسەر دەکات؟ ئێوە دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی کە لە ژێرەوەی شاشەی پێیام دەردەچێت پەیوەندی بکەن و سەرنج و تێبینی خۆتان لەسەر ئەم بابەتە ڕابگەێنن. لە 4 ساڵی ڕابردوودا ئێمە شایدی ئەم بابەتانە بووین کە شۆڕشێک لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە تایبەت وڵاتانی عەرەبی گرتەوە کە سەرەتا لە تونسەوە دەستی پێکرد سەرۆکیە وڵاتەی لەسەر تەختی پاشایەتی و لەسەر تەختی حکومڕانی هێنایە خوارەوە. دواتر وڵاتەکانی میسری گرتەوە و دوای ئێوەش وڵاتی سووریای گرتەوە وەکو بینیمان کە بەهۆی ئەم پاڵپشتیە هێزە زلهێزەکانی ناوچەکە لە سووریا وای لێ هات کە زیاتر لە 400,000 هاوڵاتی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لە وڵاتەدا شەهید ببن و کاولکاریک و وێرانیشی گەورە ڕووی لە وڵاتی سووریا کرد. هەموو ئەمانە یەکێک لە هۆکارەکانی تەشەنەسەندنی ئەم جۆرە شۆڕشانە بابەتی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان بوای کرد کە بە شێوازێکی ئاسان لە هەندێک وڵات بەر لە سووریا هاوڵاتیان بەسەر دەستگاکان و بەسەر حکومڕانەتی وڵاتەکاندا زاڵ ببن. لە ئێستادا بەهۆی ئەوەی کە لە ڕابردوودا ئەم شۆڕشانە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەکانەوە سەرکەوتوو بوون حکومەتەکان بە تایبەت حکومەتی عێراق وەک وڵاتێکی نزیک لە وڵاتە عەرەبیانەی کە ناویان لێندرا بەهاری عەرەبی کە بەم جۆرە لەسەر تەختی پاشایەتی هاتنە خوارەوە حکومەتی عێراق ترسێکی بۆ دروست ببوو کە ئەمە جارێکی دیکە سیناریۆیەک بێت بۆ ئەوەی کە وڵاتانی زلهێز و ئەو وڵاتانی کە لە پشت ئەم جۆرە خۆپیشاندانانەوەنە هەرچەندە خۆپیشاندەران بەڕاستی گلەی و گازەندەکانیان و حاجەتی خۆپیشاندانەکانیان لە نەبوونی کارەبا و ئەو و خزمەتگوزارە سەرەتایەکانیان ئەمانە هەموو هۆکاری سەرەکی بوون و ئەمانە ڕواڵەتی وا دەردەکەون. بەڵام حکومەتەکان بەردەوام ترسیان لەوە هەیە کە لە ڕێگەی دەستگا مخابەڕاتیەکانەوە حکومەتانی دیکە و بە تایبەت زلهێزان و وڵاتانی هەرێماتی دەست بدەنە کاروباری وڵاتەکانیانەوە و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی تویتر، ئینستاگرام هەروەها لە ڕێگەی فەیسبوک وەکو بینیمان لە بەهاری عەرەبیدا ڕۆڵێکی بەرچاوی بینی لە تەشەنەسەندنی شۆڕشەکان. ئەم حکومەتانە ترسیەوان هەیە جارێکی دیکەم سیناریۆیانە لەلایەن وڵاتانی زلهێزەوە بەسەریاندا دووبارە ببێتەوە. لە 4 ساڵی ڕابردوودا ئەو کاتەی کە حوسنی موبارەک سەرۆکی پێشووی میسر لە سەردەسەڵات بوو لە ماوەیەکی کەمدا حکومەتی ئەو وڵاتە سەرجەم تۆڕە کۆمەڵایەتیەکانی ڕاگرت بگرن نەک تەنها تۆڕە کۆمەڵایەتیەکانی ڕاگرت بەڵکو ئینتەرنێتی لاسەر تاسەری ئەو وڵاتە ڕاگرت بۆ ئەوەی کە جگەل لە فلتەرکردنی تەنها چەند ڕێگەیەک بەڵکو ئینتەرنێتی بەگشتی فلتەر کرد لە وڵاتەدا. بەڵام ئەمریکا وەکو باز دەکرێت لە ماوەیەکی زۆر کەمدا لە ڕێگەی خەتی نۆرماڵەوە ئینتەرنێتی بۆ وڵاتانی ئەو وڵاتە کردەوە لەبەرەوە کە سیناریۆکە خۆیان ویستیان وا بوو کە ئەم شۆڕشە سەرکەوێت سەرکەوتووە هاوڵاتیان بەم جۆرە ئەوەی کە ویستیان کردیان. کاک عەبدولجەبارمان لەگەڵا سڵاو لێوێ کاک عەبدولجەبار فەرموون. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاه. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بەداخەوە کە پەیوەندی کاک عەبدولجەبار یەکەم پەیوەندی بەرنامەی دوانگەی خەڵک پچڕا تەمەنا دەکەین کە بەڕێزیان بتوانن جارێکی کە پەیوەندی بکەنەوە و سەرنج و تێبینەکانی خۆیان
بگەێنن. بەڕێزان باسمان لە وڵاتی مسر دەکرد لە ماوەیەکی کەمدا ئەو وڵاتە سەرجەم ئینتەرنێتی لە ناوخۆی ئەو وڵاتەدا فلتەر کردواتە ئینتەرنێتی هەڕاگرت لە وڵاتەدا، بەڵام ئەوە بوو زلهێزان بە تایبەت ئەمریکا لە ماوەیەکی کەمدا لە ڕێگەی هێڵی نۆرماڵەوە بۆ پێی کە تۆڕی هێڵی نۆرماڵ لە وڵاتی مسر زۆربەی هاوڵاتیان بەکاری دێنن ئینتەرنێتی بۆکردنەوە ئەو مەبەستە و ئەو ویستەی کە خۆیان هەیان بوو ئەو ئامانجەی کە هەیان بوو هێنانە دی ئەوە بوو کە حوسنی مبارەک لەسەر تەختی پاشایەتی لاچووە. سیناریۆکانی دواتریش کە ئیخوانەکان و محەممەد مورسی هاتنە سەردەسەڵات دیار بوو کە لەگەڵ بەرژەوەندی و سیاست و ویستی ئەوان نەدەگونجا پلانێکان بۆ ئەوانیشدانەوە لەسەر تەختی دەسەڵات دووریان خستنەوە. هەموو هۆکاری ئەمانە بۆی کەم شۆڕشانە ئاسان بکرێن، هۆکاری سەرەکیان لە ڕێگەی دەستگا مخابڕاتیەکان و لە ڕێگەی ئینتەرنێت بوو بە تایبەت تۆڕە کۆمەڵاتیەکانەوە، بەڵام ئەم حکومەتانە بەهۆی لەرزۆکیان بەو پێی کە باوەڕ متمانەیەکی ئەوتویان بە گەلەکەی خوان نەبووە ئەم جۆرە تۆڕە کۆمەڵاتیانان فلتەر کردووە. ئەمەش نەبوو هۆی ئەوەی کە لە تەختی پاشایەتی وە لە تەختی کۆماری نێنە خوارەوە. ئەمڕۆ لە عێراقدا لە هەفتەی ڕابردوودا بینیمان کە شۆڕشێکی سپی لەلایەن گەلانی عێراق لەلایەن گەلانی بەرچی عێراقەوە سەری هەڵدا. ئەم شۆڕشە بۆ داواکردنی نان بوو، بۆ داواکردنی پێداویستە سەرەتایەکانی ژیانی هاوڵاتیان بوو، بۆ داواکردنی پێداویستە سەرەتایەکانی وەکو ئاو و کارەبا بوو، بەڵام حکومەتەکان دیارە ئەمان بە نیەتی دیکەوە بە هۆکاری دیکە ئەمانە لە قەڵەم دەدەن و وەکو پارێزگاریکردن بۆ خۆیان ئەوان پێیان وایە کە ڕاگررتنی ئینتەرنێت و ڕاگررتن و فلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان کە هۆکاری زیاتر ئاگادارکردنەوەی هاوڵاتیانە لە نێوان خۆیاندا بە شێوازێکی نهێنی بۆ ئەوەی کە ویستیانە سەر بگرێت. دیارە حکومەتی عێراقی ئەمانەی فلتەر کرد و ماوەی چەند ڕۆژێک بەپێی یاساک هەرێمی کوردستانیشی گرتەوە هەرێکە لە تۆڕە کۆمەڵاتیەکانی فەیسبووک لە ناویدا مەسنجەردا خراوە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک بە کۆمەڵێک بەرنامە نەبووە ئەم جۆرە لینکانە نەدەکرانەوە. بەڵام پرسیارەکەی ئێمە ئەمڕۆ ئەوەی ئێوە دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنەوەی کە لە ژێرەوەی پێیام دەنووسرێت پەیوەندی بکەن و سەرنج و تێبینی خۆتان لەسەر ئەمە دەرببڕن. ئایا فلتەرکردنی ئەم جۆرە وێبسایتانە یاخود ئەم جۆرە تۆڕە کۆمەڵاتیانە کێشەکانی عێراق و کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر دەکات؟ ئایا بەما چارەسەر دەبێت یاخود دەبێت بەرپرسان و دەسەڵاتدارانی عێراق بیر لەوە بکەنەوە کە ئەوەی کە هاوڵاتیان داوای دەکەن لە پێداویستیە سەرەتایەکانی ژیانی خۆیان دەبێت ئەوانیان بۆ دابین بکەن بۆەوەی کە بتوانن ئیرادە و ویست و خۆشەویستی و سۆزی هاوڵاتیانی خۆیان بۆ لای خوان ڕابکێشن و بگرن نەک لە هاوڵاتی خۆیان بترسن بەڵکو لە هێرش و ناکۆکیە دەرەکیەکان و هەرێماتیەکان و جیهانیەکان لە کاتێکدا کە ترسیان بۆ پەیدا بوو ئەوان پەنا بۆ گەلی خوان و بۆ هاوڵاتی خۆیان ببەن. بەڵام ئەوان بە پێچەوانەوە کوردبتنی بەو پێی کە لە ماوەی حکمڕانەتی خۆیاندا بە تایبەت ئەو دەسەڵاتدارانەی کە بە تایبەت ئەو بەرپرسانی کە لە دوای 2023 هاتنە سەرتەختی دەسەڵات لە عێراقدا لەبەرەوەی کە ڕابردوویەکی پاک و ئەم حکمڕانەی کە هەیان بۆ وەکو پێویست نەبووە، دیارە ئەوانە هەمیشە لە تەختی دەسەڵات و لە ئینقلابی گەلەکانی خۆیان ترساون. کاک بڕیار لە چوارخۆرنەوە لەگەڵمانە. کاک بڕیار سڵاو لەبێ. ئەم کاتت باش بەڕێز. هەموو کاتێکت باش. سپاس. بەڕای من فلتەرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان هیچ کێشەیەک چارەسەر ناکات، بەڵکو ئەوە ترسی دەسەڵاتە لە ڕاپەڕین و لە وشاربوونەوەی خەڵک و بەنسبەت پەیڕەوکردنی هەرێمی کوردستانیش کە گوێڕایاڵی خۆیان دەربڕیەوە بەم بڕیارەی حکومەتی عێراق ئەوانیش مەسەلە ئەوەیە لە خۆیان نەترسن. ئەگەرنا زۆر بڕیاری کردراوە لە مەسلحەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوان پەیڕەویان نەکردووە. حەزەکەم نمونەیەک بدەنمەوە ئەگەر ئیزنم بدەیت. زۆر باشە فەرموون. من قوتابی پۆلی 12م ئیمتیحانی دەرەکی یەکەمەوە. بەڵێ. دوسێ مانگ پێش ئیمتیحانی وەزاری حکومەتی عێراق بڕیارێکی دەرکرد بە دخول عام، یعنی هەموو تاگیەکان داخڵی ئیمتیحانی وەزاری بکرێن. بەڵام لەبەر ئەوەی ئیسفادەی قوتابی و زیلی خوێندکاری تێدا بوو حکومەتی هەرێم ئەمەی ڕەت کردەوە وتی ئەمە پەیڕەوی ئەم بڕیارە ناکەین. بەڵام بۆ فلتەرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان
حکوومەتی عێراق هەرزمانی هەڵە ناوتی فلتەر یەکەین ئەوان بچیان بەسەرتا و دەستیان نا بەسنگیانەوە. کەواتە کاک بڕیار تۆ دەتەوێت بڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە خۆی ترساوە بۆیەوە بە خێرایی ئەم بڕیاری جێبەجێ کردووە بەو پێی کە تۆوێکی باشی نەڕۆشتووە لە ڕابردوودا تاوەکو ئەمڕۆ چاوەڕوانی بەرهەمێکی باش بکات؟ بەڵێ بەڵێ ئەوانی لە خۆیان نەترسن ئەگەر مەسەلە لە خۆترسان نەبێت و ئەوانیش ئەو مەذهب گەریە نەکەن و ئەوانش ئەوان دیکتاتۆر و گەندەڵ نەبن بۆیە سەر پێڕەوی بڕیارەکانی ئەوانەکەن بۆ زۆشتی تر گێڕاڵیان ناکەن بۆ شتێک سوودی هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستانی تێدا هەبێ ئەوان گێڕاڵی ناکەن بەس چونکە ئەمە لەسەر خۆشیانەکرێت کە ئەوانش پرسەری نەکەن ئەگەری ئەوە هەیە ئەوانش لێرەش خۆپیشاندان دەست پێ بکاتەوە کورسی و پایوانیش لەقەی پێکەوێت بۆیە ئەم ئەنتەرنێت و شتە فلتەرە. زۆر باشە کاک بڕیار وەکو هاوڵاتیەک بەڕێستان پێتان وایە کە چی چارەسەرە بۆ کێشەکانی عێراق؟ چی کێشەکان چارەسەر دەکا ئەگەر بێت و فلتەرکردنی ئەم تۆڕە کۆمەڵاتیانە کێشەکان و ئاڵۆزیەکان بەرفراوان نەکات؟ ئەی چارەسەری بنەڕەتی بۆ کێشەکان وەکو هاوڵاتیەک پێت وایە چییە؟ چارەسەری کێشەکان پێش هەموو شتێک هەموو حکوومەتێک ئەبێت لە مەذهبگەرایەتی دوورکەوێتەوە و لە دەسەڵاتی کوێخاگەرێتی دوورکەوێتەوە. وڵات بەڕێوەبردێن وڵات بە کوێخا بەڕێوە ناوردێت، دیوەخان نییە وڵات پێویستی بە پلانەیە، پێویستی بە تاکسازیەیە، پێویستی بە کەسی شیاو هەیە بۆ شوێنی شیاو، پێویستی بە کەسێکە کە لەو بوارەی کە پۆست و پلەیتی داوەڕەگرێت بڕوانامەی هەبێت، نەک کەسێک لەبەرەوەی 20 ساڵ پێشمەرگایەتی کردووە و باوکی باپیری پێشمەرگە بۆ بێت بێ بە سەرۆک بێ بە سەرۆکوەزیران یان لە دافەکەی خۆی دادبەستی ئەڕوا دەستی بۆ بەسنگیەوە نێن بێت بێ بە سەرۆکی من. زۆر باشە. لە حکوومەتەکاندا کاک بڕیار لە کاتێکدا کە نەقسێک لە سێکتەرێکدا دروست دەبێت ڕاستەوخۆ لە پلانی داتوویە حکوومەتە بیر لەوە دەکەنەوە کە لەم سێکتەرەدا وەبەرهێنان و پرۆژەی گەورە بکەنەوە بۆی کە ئەم نەقس و کەموکورتیانە پڕ بکرێتەوە. بەڵام لە عێراقدا لە هەموو سێکتەرەکاندا داڕوخان ڕووی تێکردووە. بەڕێستان پێتان وایە کە حکوومەت دەبێت بە پلان و بە پرۆژە و بە شێوازێکی ئەکادیمی و زانستی ڕوبەڕووی کێشەکان بێتەوە یاخود بەم جۆرەی کە بینیمان فلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان ئەمە وەکو خۆت باست کرد تاڕادێک حکومێکی کوێخانەیە؟ بەڵێ حکوومەتی عێراق تووشی داروخانێکی زۆر گەورە بووە بە حکوومەتێک و دوو حکوومەت ئەم هەموو گەندەڵی و ئەو هەموو ناتەواویە چاناکرێت. باشترین چارەسەر بەڕای من بەئێستادا جیابوونەوەی پارتەکانی عێراقە، سونە بەلایەک، شیعە بەلایەک، کورد بەلایەک، چونکە هەر یەکە و بیر و بۆچوونێکی هەر یەکە و کوێخای خۆی هەیە، هەر یەکە و ئاغا و پاڵەوانی خۆی هەیە. ناکرێت کەسیان تەنازل بۆ کەسیان ناکەن، هەموویان منهەجی خۆیان پێڕاستە. بەڵێ سپاس بۆ کاک بڕیار لە چوارخورنا، سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێستان. بەڕێزان وەکو پێشتر ئاماژەم پێکرد کە لە عێراقدا بە تایبەت لە دوای 2003 بەو پێی کە پێشتر سەدام حوسێن لە ماوەی 33 ساڵی دەسەڵاتیدا هەوڵیدا بوو کە گەلانی عێراق لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتووی بەهێزدا کۆبکاتەوە و حکمی هەمویان بکەوە. هەرێمی کوردستان هەر لە دوای دابەشبوونی کوردستانی گەورە لە 1940ەوە هەمیشە هەوڵی داوە بە درێژایی حکومەتە یەک لە دوایەکەکانی عێراق هەمیشە هەوڵی داوە کە خۆی جیا بکاتەوە و سەربەخۆیەکی خۆی هەبێت. بەڵام لە سەردەمی سەدام حوسێندا لە ماوەی 30 ساڵی حکومڕانەتیدا هەرێمی کوردستان هەمیشە هەوڵی ئەوەی دا کە خۆی حکمی خۆی بکاو لەسەر پێی خۆی بوەستێت. بەڵام ئەم حکومەتانە دژاتی مافەکانی گەلی کوردیان کردووە بەهۆی ئەم پەرتەوازەیەی کە لە حکومەتی ئێستای عێراقیدا هەیە لە دوای ساڵی 2023 و دوای لاچوونی سەدام حوسێنەوە دۆخەکە زۆر خراپتر بووە لە بریەوەی کە هەرێمی کوردستان ئەم هەلانەی کە لە بەردەستی دابوون لە بەرامبەر لانەکەی بەرامبەری کە بە چەندین قۆناغی لاوازیدا تێپەڕیوە. بەڵام سیاسەکانی هەرێمی کوردستان ئەم دۆخانان نەقۆستۆتەوە، ئەم هەلانان وەکو پێویست لە بەرژەوەندی هاوڵاتیانی خۆیان نەقۆستۆتەوە، بۆی هەمیشە کێشە ململانەکان لە نێوانیاندا بەردەوام بوون. بەتایبەت لە دوای 2023 هەمیشە
دەسەڵاتداران لە حکمی خوان ترساون، هەمیشە لەگەلی خوان ترساون کە ئینقلاب و شۆڕش بەسەر حکومەتەکانیاندا بکەن. و بۆیە لەم چوارچێوەیەدا کۆمەڵێک ڕێکار و کۆمەڵێک فلتەر لە سەرجەم سێکتەرەکان لە سێکتەری ئەمنی بەتایبەت و فلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان وەکو سێکتەری ئەمنی لەو چوارچێوەیەدا گرتویانەتە بەر بۆی کە گەلانی خوان لە یەکتردا ببڕن و لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵاتیانەوە وەکو شۆڕشی سپی گەلانی دیکە نەتوانن بەسەر حکومەتەکانیاندا زاڵ بنوە لەسەر تەختی پاشایەتی و لەسەر تەختی حکم بیان هێننە خوارەوە. بۆیە لەم چوارچێوەیەدا هەمیشە هەوڵی ئەوان داوە کە سنوورێکدا بنێن بۆ ئەم تۆڕە کۆمەڵاتیانە. لە هەفتەی ڕابردووشدا وەکو بینیمان کە ناڕەزاتیەکان ناوەڕاست و باشووری عراقی گرتەوە، بەتایبەت کە یەکەم جار لە شاری بەسڕە خۆپیشاندانەکان سەریان هەڵدا، دواتر بەغدا و میسان و هەتاوەکو نەجەفیشی گرتەوە کە هەتاوەکو لە ناوخودی نەجەفدا وەکو بینیمان کە کوژرا و بریندار هەبوو. ئەمە بۆ هۆی ئەوەی کە سەرجەم لە نەسیاسیەکان پێکاتی عراقیەکان بێنە سەرخەت، دوایەوەی کە سەرۆکوەزیرانی عراق حەیدەرابادی لە دەرەوەی وڵات بوو. یەکەم شوێن کە لە دوای گەڕانەوەی بۆی گەڕایەوە شاری بەسڕە بوو، بەڵام نەک پێشوازیان لێ نەکرد، بەڵکو بە شێوازێکی زۆر تون و تیژانەوە بە شێوازێکی زۆر گلەی ئامێزانە ڕوبەڕووی بوونەوە و نەیتوانی بچێتە ناو هاوڵاتیەکانی خۆی. ئەمەشەوە دەسەلمێنێت کە گەلانی عراق بەڕاستی لە تووڕەیەکی زۆردان بەڕاستی ئەمان بێبەشن لە زۆربەی پێداویستە سەرەتایەکانی ژیانیان. بۆیە لەم چوارچێوەدا حەیدەرابادی کە ئەم تووڕەیان بینی بڕیاریاندا کە کۆمەڵێک داواکاری بەتایبەت بۆ ناوەندی پارێزگای بەسڕە جێبەجێ بکەن. ئەوە بوو بە شێوازێکی بەپەلە ئەم بڕیارانە تا ڕادەیەک چوونە بواری جێبەجێکردنەوە، بەڵام ئەوان بیریان لەوە کردەوە کە قەڵغانێک و بربەستێکدا بنێن بۆەوەی کە خۆپیشاندانەکان شارەکانی دیکە نەگرێتەوە، بەڵام نەیانتوانی لەگەڵەوەی کە فلتەری بەشێکی زۆر لە تۆڕە کۆمەڵاتیەکانیشیان کرد، بەڵام زیاتر لە 8 پارێزگای عراقی گرتەوە. خۆپیشاندانەکانیش بەردەوام و بڕیارە سبەی هەینی خۆپیشاندانێکی زۆر بەرفراوان بەڕێوە بچێت و هەتاوەکو باس لەوە دەکرێت ئەگەری هەیە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە. کاک عومەر لە ڕانیەوە لەگەڵمانە، سڵاو لێبێت کاک عومەر، فەرموو بەڕێستان چیتان هەیە؟ سڵاو لە بەڕێستان. زۆر سپاس. کاک عومەر بەڕێستان چیتان هەیە لەسەر بابەتی فلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان؟ پێتان وایە کە ئەم جۆرە ڕێکارە کە حکوومەتی عراقی بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستیان داوەتێ کێشەکانی عراق و هەرێمی کوردستان چارەسەر دەکەن؟ نەخێر پێم وایە فلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان کێشەکان چارەسەر ناکات، چونکە با سەرەتا بزانین حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی فلتەری خصوصە تۆڕە کۆمەڵاتیەکان بەهۆی ئەم بار ئالۆزەی لە خواری و حەرەمدا کە ڕوویداوە. ئەم ئالۆزیان بۆچی ڕوویداوە؟ چونکە خەڵکەکە داوای ساکردنی ژێرخانی ئابووری دەکەن بۆ وڵاتدا. دەبین لەو ماوەی هەفتەیەکە نزیکەی 2 هەفتەیە کە فلتەر کراوەتە تۆڕە کۆمەڵاتیەکان و نەمانی هێڵ ئینتەرنێت خاوبوونەوەی بەپێی داتاکان 40 ملیۆن دلار 40,000 دلار زیان بە ژێرخانی ئابووری حەراکەوتە. دەبین ئەم کێشانە قوڵتر دەبنەوە بە فلتەرکردنە سەر تۆڕە کۆمەڵاتیەکان. بە ڕێی من کارێکی زۆر خراپە فلتەر بکرێتە تۆڕە کۆمەڵاتیەکان. پێویستە ڕێز لە ئەم خۆپیشاندانە بگری و بە چاوێکەوە تەماشای ئەم خۆپیشاندانەکەی کە بە چاوی چارەسەرەوە. پێویست ناکات فلتەر بکرێتە تۆڕە کۆمەڵاتیەکان. زۆر باشە. ئەی کاک عومەر وەکو هاوڵاتیەک بەڕێستان، پێتان وایە کە فلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان کێشەکان چارەسەر نەکات بەنسبەت حکوومەتەکانی عراق و هەرێمی کوردستان؟ چی چارەسەری کێشەکان دەکات؟ بەڕاست کێشە چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکان لە عێراقدا چین؟ پێش هەموو شتێک فلتەرکردنە تۆڕە کۆمەڵاتیەکان کێشەکان قوڵتر دەکاتەوە. ئەمە یەک. دووەمیش دیابوونەوەی شیعە و سوننە و کوردە لە ناو گشتی عێراقدا، چونکە ئەم سێ مەذهەبە یاخود کە جیاش نەبنەوە یەکتر قبوڵکردن هەبێ بەپێی پەیڕەوی ئیسلام، چونکە
ئەم حراقا پێڕەوی دینی ئیسلام ناکات کە پێڕەوی دینی ئیسلام بکە بەم ڕۆژەی ئەمڕۆ دەگەیشت دەبینین یەکسەر قبولکردن نییە لە نێو حراقدا ئەمە شیعەیە دژی کوردە سنەیە دژی شیعەیە ینی تەنگەژە لە نێو ئەم باشووری حراق وە باکووری حراقیدا هەیە. زۆر باش کامەر کێشەکانی ئێستای عراق بە تایبەت هاوڵاتیان کە ڕژاونەتە سەر شەقامەکان زیاتر ئەوان داوای پێداویستە سەرەتایەکانی ژیانیان دەکەن وەکو ئاو و کارەبا و خۆراک و بودجەی پترۆدۆلار لە بەسڕە کە نەوتێکی زۆری عراق لەوێ دەردەهێنرێت. پێتان وانییە خزمەتکردنی هاوڵاتیانی عراقی تاکی هەرێمی کوردستانی شۆکو لە چوارچەوەی عراقدا ئێستا پێتان وانییە ئەمە کێشەکان چارەسەر دەکات بەڕاست ئەگەر هاوڵاتی سکی تێر بێت و گیرفانی خاڵی نەبێت و ئیشێکی بەدەستەوە بێت ئاسایی دوای ژیانی خۆی بکەوێت پێتان وایە لە خۆیەوە بێتە سەر شەقامەکان ئەمانە پێتوانیە کە ئەم کێشانە چارەسەر بکرێن پێویست ناکە کە تۆڕ کۆمەڵاتەکان فلتەر بکرێن. نەخێر پێویست ناکە تۆڕ کۆمەڵاتەکان فلتەر بکرێن چونکە ئەم خەڵکەی کە دەبین ئێستا هاتوتە سەر جادەکان لە باشووری حراق هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی برسیبوونە، هۆکارەکەی نەبوونی موچەیە، تێکچوونی باری ئابووری نێو حراقە. ئەمانەش وەکوتم لە تۆڕە کۆمەڵاتەکان لەو ماوەیەدا چەندین دۆلار زەرەر بە حکومەتی عراقی کەوتو. ئەمە کێشەکان چارەسەر ناکات. زۆر باش پێویستە سەرەتا حکومەتی عراق بزانێت ئەم خەڵکە بۆچی هاتنە سەر شەقام داواکاریەکانیان جێبەجێ بکەن. بەڵێ سپاس بۆ کاک عومەر لە ڕانیەوە بەڕێزان کێشەکانی عراق بەردەوام لە قوڵبوونەوەدان لە دوای 2023ەوە بۆ پێی کە حکومڕانیەکی ئەکادمی زانستی حاکمێکی زانستی حکومڕانەیەکی زانستی بە پێی بنەماکانی حکومڕانی سەردەم لە عراقدا نەکردووە و بەگرا زۆر جار ئەمانەی کە حکمی عراقیان کردووە لەلایەن وڵاتانی هەرێمی و وڵاتانی زلهێزی دەرەکیەوە دانراون بۆیە شتێکی وان لە هەک بەدا نەبووە شتێکی وان لە هەمبانەدا نەبووە بۆ خزمەتکردنی عراق بۆیە کێشەکان زیاتر ڕۆژ بەڕۆژ بەرەو قوڵبوونەوە دەچن. کاک ئیسماعیل لە حاجی ئۆمەرانەوە لەگەڵمانە فەرموو. کاک ئیسماعیل هەموو کاتێکت باش. کاک ئیسماعیل کاک ئیسماعیل ئەگەر کەمێک دەنگت بەرز بکەیتەوە باشتر دەبێت. کاک ئیسماعیل لەگەڵمان ماویت تۆ پێت وایە کە فلتەرکردنی ئەم تۆڕە کۆمەڵاتیانە کێشەکان چارەسەر دەکات؟ بەڵێ کاک ئیسماعیل گوێ لە دەنگی منە. بەڵێ ئەگەر هاوکارانم بتوانن دەنگی ئەو بە من ناگا وەکو پێویست. بەڵێ سپاس بۆ کاک ئیسماعیل لە حاجی ئۆمەران. کاک عەلی لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەلی فەرموو. کاک عەلی سڵاوی خوان لێبێ بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ پێتان وایە کە فلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان کێشەکانی عراق چارەسەر دەکات یاخود دەبێت کێشەکان لە قۆڵێکی دیکەوە بە بنەڕەتی چارەسەر بکرێن؟ السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشی بەڕێزم. زۆر سپاس بۆ بەڕێستان. دەست خۆشی تەوەر جوانەکەتان لێ دەکەم. سپاس. تەوەرێکی جوانە بەڕاستی. سەبارەت بە فیلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان بەڕاستی یعنی هیچ چارەسەری کێشەکانی عراق ناکات. ئەسڵەن داواکاری خۆپیشاندەرانیش بریتی نییە لە فیلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان. ئەوەی کەوا داواکاری خۆپیشاندەرانە بریتە لەوەی کەوا سەرتاترین خزمەت گوزارەکانیان داوا دەکەن کە بریتە بۆ نمونە لە ئاو لە کارەبا کەەوە بەڕاستی یعنی عیبێکی گەورەی لە حکومەتی عراق کە حکومەتێک پڕ بێ لەو هەموو داهاتە لەو هەموو نەفتا کەوا خەڵک لەو ساڵی 2018 کارەبای نەبی بۆ گەرمایە بەس لەی تەمووز بۆ هاوینە خەڵک کەوا ئاوی نەبی یعنی بەڕاستی شەرمەیە لە دەسەڵاتدارانی عراق بە تایبەتی هەرێمی کوردستانیش یعنی هیچ چارەسەری ناکرێت بە تایبەتی حکومەتی هەرێم کە و بڕیاری بە هەمانچی داوە لەگەر حکومەتی عراق
حکومەتی هەرێم کەینێ لۆ کاتێکەوە حکومەتی عراق بڕیاری کردەکە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بە تایبەتی ساڵانی پێشوو کە موسەی فەرمانبەرانی بەرز دەکردەوە کە ئیمتیاز بدە بە فەرمانبەران لۆ بە بڕیاری تطبیق نەدەکەی حکومەتی عراق کاتێک بڕیارە تطبیق دەکەی حکومەتی عراق کە لە بەرژەوەندی خۆی دێ هیچ مەترسی لەسەرە کەەوە خۆشانانەکان ینی دەشەنە نەکات و هەرێمی کوردستان یعنی حکومەتی هەرێم شێوەیەکەوە لە بەرژەوەندی هاوڵاتیان بڕیار دەرناکات و هەماهەنگی ناکە لەگەڵ حکومەتی عراق تەنها لەو بڕیارانی کە لەو بڕیارە نەرێنیانەکەوا دژی هاوڵاتیان و هەرێمی کوردستانە کۆمەڵاتەکان هیچ پەیوەندی بە داواکاری خۆپیشاندەران نییە ئەسڵەن زۆر باشە ئەی چی کێشەکانی عراق بە هەرێمی کوردستانیشەوە بە شێوازێکی بنەڕەتی چارەسەر دەکات گەر فلتەرکردن و سەرکوتکردنی دەنگی ناڕازی هاوڵاتیان لە ڕێگەی فلتەرکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان نەبێت چی کێشەکان چارەسەر دەکات بەڕێزم ئەوەی چارەسەری کێشەی عراقاوەیەکەوە تاکسازیە گەڕانەوێ لۆ فەرمانەکانی خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە عەدالەتە کە یەکسانیە کە پیاوەتی نەکردن لە بینی هاوڵاتیان کە دوورکەوتنەوەی لە يعني ئەو شیعەگەری کە لە عراقەیەکەوە تەماشاکردنی هاوڵاتیانە بە ساوێکی یەکسان دابەکردنی خزمەتگوزاری دابەشکردنی داهاتی عراق کە خوای گەورە دایوەتی بە هەموو خەڵکی عراق نەک تەنها کوترەیەک لە عراق یان بەشێک لە دەسەڵاتدارانی لە هەرێمکەوە گەندەڵی بکەن و بەکەیف خۆیان ئەو داهاتەیە کوردستان و عراق لەو بەرژەوەندی خۆیان و بنەماڵەکەیان بەکاربێن چارەسەر گەڕانەوەیە بۆ کردنی تاکسازی بۆ دابینکردنی بۆ دانی مافی هاوڵاتیان بۆ دانی موسەی هاوڵاتیان حکومەتی هەرێم لە سیاسی پێتن کەوا موسەی هاوڵاتیان بدە موسەی فەرمانبەران بدە دەستی هەمانجی دەکەن و دەرتنی کێتۆڕە کۆمەڵاتیەکان سپاس بۆ کاک عەلی لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێزتان بەڕێزان هاوڵاتیان پێیان وایە کە دابەشکردنی خێر و بێری وڵات بەسەر تاکەکانی عراقدا کێشەکان چارەسەر دەکات کاک قارەمان لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو کاک قارەمان کاک قارەمان سڵاوی خواد لێبێت ئەگەر کەمێک دەنگت بەرز بکەیتەوە سپاس دەکەن بۆی کە بینەران گوێبیستی دەنگی دەنگت بن سڵاوی خوالەتەوە سیستەمی دیکتاتۆرەکان هەمیشە لە دەنگی ئازا و لە دەنگی بوویە کەساون بۆیە هەمیشە بەس بۆ ئەو جۆرە شتانە دەبن دەبینین ئەو ماوەی کە لە عێراق ئەو خۆپیشاندانە نەدروست بوو ئێستا تۆڕی کۆمەڵایەت ئەگەر هاوکارانم دەنگی کاک قارەمان وەکو پێویست بە من ناگات ئەگەر بەڵێ بەردەوام بە کاک قارەمان فەرموو بەڵێ ئەو نظامە دیکتاتۆرانە هەموو کاتێکراون لە دەنگی ئازا و بووێت هەمیشە هەوڵ دەدەن سەرکوتی بەندە ئازایەکان و بوێرەکان بنەکاتی خۆپیشاندانەکان لە هەر شوێنێک ڕوو دەدا ئەوانەیە سەر پەنا بۆ ئەو جۆرە شتانە دەبن ئەوە لەلایەکی تریشەوە لە هەموو کوون و خزمێت لە هەولێر دەزگای داپێشەنەر و مخابراتیان دروستکرێ لەسەر کابیرانی گۆڕان و کۆمەڵ و دەنگی ئازا و بێر ئیش دەکەن هەلی ناشرین بۆ خەڵک دروست دەکەن لە کۆرانەکان هەموو شەبەکەیان دروست کردی هەتوکانیان بۆ خەڵک بۆ ئەوەی خەڵکی پێ ناشرین بکەن دەنگی ئازا و بێری پێ ناشرین بکەن سیارەکانیان لە کۆرانەکان دەسوڕێتەوە ئەوە سیستەمی دیکتاتۆری هەمیشە پەنا بۆ جۆرە شتانە دەبا پێتان وایە کە ئەمانە چارەسەری بنەڕەتی کێشەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عراق دەکات ئەم جۆرە لە بەڵێ نەخێر ئەوە بە شێوەیەکی کاتی ئەوان دەتوانن بۆ چەند ڕۆژێک سەرکوتی خۆپیشاندەرەکان بکەنەوە بۆ شێوازە بەڵام دەنگی ناڕەزایی گەیشتە حەدێکی وا گەیشتە زۆرێکی وا گەیشتی تەقسیمما خەڵکی عراق و خەڵکی هەرێمی کوردستانیش توانای ئەوەیان تێدا نەماوە ئیتر بەرگەی ئەو هەموو زوڵم و زۆرداری ئەو سیستەمە دیکتاتۆران و ئەو هەموو گەندەڵی و ئەو هەموو مافیایە بگرن لە هەرێمی کوردستان و لە عێراق چارەسەری بنەڕەتی چییە بۆم کێشانی کە لە عراقدا هەن بەڕێستان وەکو هاوڵاتیە کاک قارەمان وڵای چارەسەرەوەی ئەو سیستەمە دیکتاتۆرانە هەمویان بگۆڕ بێن لە مساوی نوێتر بێن خەڵکی تەکنۆقرات بێتن دەسەڵات بگریتە لە عێراق ئەوەش بەبێ دەزۆردانی دەرەکی ئەو شتە ناتی ئێستا خۆمان دەزانین دەستی ئەفرینی و دەستی جۆلی لە عێراق دەسەڵاتی باڵایە 2000 ئەوانەی کە حکم دەکەن لە عێراق دەسەڵاتی دووەم و سێ من بۆیە وەزی عێراق بەو شێوەیە کە ئێستا هەیە دەبینێتەوە دەبێ شعبی عێراقی وریاتر بی ئازادتر بی و لە هەرێمی کوردستانیش هەمان شێوە
ئەم شێوازە تەطبیق دەبیتن ئەو قسانەی من دەیکەم بە هەرێمی کوردستانیشەوە ئەگەر محاولاتی دووەلی نەکرێ لە ڕێی پەرلەمانی ئەوروپاوە لە ڕێی سەفارەکانەوە هەوڵێ بنەدرێتن شابی عێراقی بەرەو کارەسان ڕۆیە بەڕاستی. ئەگەر بێت و وەکو سەرنجێکی بەڕێستان وەک هاوڵاتیەک هاوڵاتیان هەر ناڕازی بن لە ئەدای حکومڕانی حکومەتە یەک لە دوایەکەکانی عێراق بۆ پێی کە خزمەتگوزاریان پێشکەش ناکات و ئەوانیش بەم جۆرە هەر خەریکی سەرکوتکردنی هاوڵاتیەکانیان بن. دوجار چاوەڕوانی چی دەکرێت؟ بەڕاست هاوڵاتیان بەم جۆرە بە یەکجاری کرد دەکرێن یاخود چاوەڕوانی ئینفجار و تەقینەوەیکی مەدەنی گەورە دەکرێت لە عێراقدا؟ بەڵێ چاوەڕوانی تەقینەوەکی زۆر گەورە و لەوەش گەورەتر دەکرێتن کە هەموو دام و دۆزگایەکان بچیتێنن بەڵام ئەو حزبانە لەبەرەوەی میلیشیا هەیە ئەوڕۆ هەر حزبەت حزبی خۆی میلیشیای خۆی مەجالی انقلابی تێدا نەمایە حزبەت ناتوانانی بێ انقلابێک بکات انقلابێکی عسکەری بیکەن زۆر جار انقلابی عسکەری نظامی دیکتاتۆری فەردی قازاز بە ملەتەکە دەدەینی بیستیمان لە سەردەمی سەدام حوسێن دیکتاتۆری فەردی بوو لە ژێرەوەی کەس نەیدەتوانی ظلم لە شعبی عێراقی بکات خۆی دیکتاتۆر بوو دیکتاتۆری جەماعیان دروست کردی دیکتاتۆری جەماعی زۆر خەتەرناک ئەوەی لە کوردستان هەیە ئەوەی لە عێراقی دروستیان کردیا بۆیە تۆزێ قرسە بەڵام شاد عێراقی ناوەسیتن من وای دەبینم ڕۆژێک دابێتن تەقینەوەیەک ڕوو دەدا لە عێراق دیدی ئەوانە هەموو دەکۆنە زێرتری دەکەوە. پێتان وایە کە خۆپیشاندانەکانی ئەم جارەی عێراق ئامانجی خۆی دەپێکێت تا ڕادەیەک؟ بەڵێ شتێکی هەتا ڕادەیەک دەتوانی ئامادەکانی خۆی پێێتی ئەوە بینیمان حەیدەر عەبادی چەند بڕیارێکی دەرکرد لە پێناو لە بەرژەوەندی خەرکی بەسڕادا بوو بەڵام ئەی نەزەف دەکات کەربەلا واست و بەغدا و شارەکانی دیێ دەکات شارە سنیەکان ترێ دەکات ئەو حەدیە هەنەوەشتا کاتی تەنگا و دەبنەوانە بێن هەندە سازی و هەندە دەینە پێشەوە دواتر ڕۆژێت کە قپیان کردەوە لە بیری دەکەن بەڵام شاد عێراقی وردەوە وریا دەبتەوە خەریکە یعنی دنیا قبول نەکاتن بەرەو قۆناغەکی دیگەڕن. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاک قارەمان لە هەولێر سپاس بۆ بەڕێستان کاک سەربەست لە سۆرانەوە لەگەڵمانە سڵاوی خوات لێبێت کاک سەربەست بەڕێستان لەسەر تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک چیتان هەیە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. سەرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان کێشەکان چارەسەر دەکات من ئەڵێم نەک تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵکو خودی کەسەکان خۆی فلتەر بکرێت هەر چارەسەر ناکرێت چارەسەر بەوە نییە کاکەجان. چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەی ئەوەندان بە خۆیان دابگرن ئەم وڵاتە سەرزەوی و ژێرزەویەکەی هەمووی هەر نەوت و زێڕە چۆن شەرم لە خۆیان ناکەنەوە خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک نەکەن خزمەتگوزاریش چی خەڵک داوای چی کردووە خەڵک داوای کارەبای کردووە داوای ئاوی کردووە داوای موچەی کردووە داوای تیارەی نەکردووە کاکتر ناڵێ سەر تیارێکمان بۆ بکڕن. تاکی هاوڵاتی عێراقی شایستەی ئەم خزمەتگوزاریە سەرەتاییانەیە کە بۆی دابین نەکراوە کاک سەربەست بۆیە لە بەرامبەر ئەوەدا هاتوونەتە سەر شەقامەکان پێتان وایە کە لە بەرامبەر ئەم ناڕەزاتیانەی کە ئێستا ناوەڕاست و باشووری عێراقی گرتووەتەوە گەر بێت و حکوومەت هەر بێدەنگی هەڵبژێرێتووە لەم جۆرە سەرکوتکاریانە بەسەر هاوڵاتیاندا بسەپێنێت دەرەنجامەکانی چی دەبن؟ وڵاتە دەرەنجامەکانی ئەوە خۆی دام ئەگەر پڕبوو لە سەری ئەڕژێ اینجا ئەگەر ئەوانە هەر بەردەوام بن لەم جۆرە حکمڕانیە ئەتەخێتەوە کاکەجان وای لێ وڵاتان هێنە جواب وای لێ لەوەیە ئەمریکا لەوەیە ئێران لەوەیە تورکیا لەوەیە کەسێکی تر هەبێ خۆی بکاتە خاوەنی عێراق ئەو کاتاوان چی ئەڵێن؟ کاک سەربەست دەسەڵاتداران مەگەر ئەم جۆرەشتانە نازانن مەگەر ترسیان نییە لە هاوڵاتیانی خۆیان مەگەر نازانن کە هاوڵاتی ئاوی دەوێت کارەبایی دەوێت ژیانێکی شایستە و ژیانێکی دەوێت کە جیاواز نەبێت لە هاوڵاتیانی وڵاتانی دراوسێ بەڵکو تەنها وەکو مرۆڤ بژیت نەک بەم گەرمایە بەم مانگی تەموزە بێکارەبا بێ ئاو بێ سەرجەم پێداویستە سەرەتایەکانی ژیان بەدەستیانەوە بناڵێنێت مەگەر خۆیان نازانن کە وڵاتی لەم جۆرە ژیانەدا ژیان بەسەر دەبن ئەی بۆچی ئەوان بەدەم داواکاریە سەرەتایەکانی هاوڵاتیانەوە نان بۆی کە
ڕاحەت کوردوتنی لەسەر کورسی خۆیان دابنیشن؟ وەڵازا چێ هەڵێ بۆیە بە دەمداواکاری لەو کاتەیە ئیسان فکری ئەوە کە خوای گەورە بەم جۆرە بیان ڕوخێنێ. مەسەلەن بۆ نمونە ئێستا ئەوان دەمیان لاڵ بووە، گوێیان لێ نییە، قسەیان بۆ ناکرێ. یعنی سەیرەکەن سەیری وڵاتانەکەن باشە ئەگەر هاتووە و ئەم وڵاتەی ئێمە سەرزەوی و ژێرزەویەکەی نەوت و زێر نەبووایە ئەو کاتە چیمان بەسەرات؟ ئێستا ئەمە بەم حاڵە کەچی ئەوەنە داهاتمان هەیە اینجاش کارەبا و ئاو و پێداویستی ژیانمان نییە. ئەگەر وەکو وڵاتانی تر بووینە وڵات هەیە ئێستا خۆ ئەم نەوت و شتەی هەر نییە، خۆشگوزەرانیش هەیە و خەڵکەکەشی زۆر بەخۆشی ئەژیت. زۆر باشە. شەڕی هاوڵاتانی ئەوروپی و ئەمریکی جگە لە وڵاتانی ئاسیای ناوەڕاست لەسەرەوەی کە داهاتی تاک لەلایەن حکوومەتەکانیانەوە زیاد بکرێت لە کاتێکدا ئەو داهاتەی کە ئێستا هەیەە بەشی ژیانی خوان و نەوەکانیشان دەکات. بەڵام ئەمە نیشان نادات کە وڵاتی تاکی عراقی بەڕاستی لە ئێستادا لە دۆخێکی زۆر ناخۆشدا ژیان گوزەر دەکات. بۆیە بەم جۆرە ڕژاونە تا سەرشەقامەکان و خوێنی خوان لە پێنا و مافی سەرەتایی خوان دەڕێژن. بەڵێ بەتاکید سپاس. بەتاکید ئێستا 2010 ساڵی 2010 یعنی من بیرم هێت لە 1970 وتیان ببێتە 2000 ژیان زۆر خۆشە بێ، ژیان بە جۆرە ئەگۆڕێ ئەم کوردستانە ئەم عێراقا ئەم وڵاتە ئەبێت بە ئەمریکا ئەبێت بە ئەوروپا لە 1970 وتیان ببێ بە 2000 ئەوتا 2000کەش چوو 2002-2003کەش چوو سەدام ئەنوت سەدام حوسێن دیکتاتۆر ئەو سەدام حوسێن بڕۆخێ خۆشە بێت داوە 2003کەش چوو ئەویش ڕوخا 15 ساڵیش بەسەر 2003 تێپەڕیوە ئەمە 2010ەیە. بەڵێ سپاس بۆ کاک سەربەست لە سۆرانەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. بەڕێزان هاوڵاتیانی عراق لە ئێستادا لە دۆخێکی ناخۆشدا ژیان دەگوزارێنن. ماوەی هەفتەیەکە جارێکی دیکە ڕژاونەتەوە سەر شەقامەکان ئەوکو پێشتری ژامەژەم پێکرد داوای پێداویستی سەرەتایی ژیانیان دەکەن، بەڵام حکومەتەکان بەڕێگەی دیکە دەنگ و ناڕەزاتی هاوڵاتیانی خوان سەرکوت دەکەن کە ئەمەش بە پێی ڕاو سەرنجی ئێوەی هاوڵاتی بێت. ئەمە چارەسەری کێشەکان نیە، بەڵکو چارەسەری کێشەکان تێرکردنی سکی هاوڵاتی عراقی و هەرێمی کوردستانە. تا بێگەیشتنەوە لاڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم. خواتان لەگەڵ.